بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئەسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی سێمی بەرنامەی جێپەنجەبەیەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. دەپرسم ئایا لە ڕوانگەی فکری ئیسلامیەوە ئیسلام و ئیسلامیەکان چۆن لە نێو بۆتەی بەجیهانی بوون شوناسی خۆیان دەپارێزن؟ ئایا پاشگیری ئیسلامیەکان بۆ حیزبە سیاسی ئیسلامیەکان لە جیهان و لە کوردستاندا تا چەند ئیشکالی بۆ دروست کردوون؟ لە ڕوانگەی فکری ئیسلامیەوە چۆن لەم چەمکە دەڕوانرێت؟ ئایا دەستنیشانکردنی پاشگیری ئیسلامی پێویستی بە ئیجتیهاداتی سیاسی هەیە یاخودە بێ زانایانی ئاینی فتوای لەبارەوە بدەن یاخود ئیجتیهادی لەسەر بکەن و بڕیاری لەسەر بدەن؟ تا چەند دکتۆر موحسین عەبدولحەمید کە ماوەی چەند ساڵێک سەرۆکی حیزبی ئیسلامی و ئەمینداری حیزبی ئیسلامی و بەرپرسی شورا بووە لە ناو ئەو حیزبەدا، ڕازی بووە لەوەی کە حیزبەکەی بە ناوی حیزبی ئیسلامی عێراقیەوە بێت. ئەو ڕەخنانە کامانن کە هەیەی بەرامبەر بەوەی کە پاشگیری ئیسلامی بەکارهێنراوە. ئایا لابردنی پاشگیری ئیسلامی لە کۆنگرەی چواری کۆمەڵی دادگەری کوردستاندا تا چەند لە ڕووی فکری ئیسلامیەوە ڕایەکی پێکراو بوو یاخود ڕایەکی تەواو بوو؟ ئەمانە کۆمەڵێ باس و بابەتی گرنگمانن لە بەشی سێمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ دکتۆر موحسین عەبدولحەمید شرۆڤەیانەکەین ومێدەوارین جێگای سوودی هەموو لایەک بێت. لە ڕوانگەی فکری ئیسلامیەوە ئیسلام و ئیسلامیەکان چۆن لە سەردەمی عەولەمەدا با بڵین یا بە جیهانی بوون یا بە گوندبوونی جیهان چۆن جێپەنجەیان ون نابێت؟ والله خۆی ئیسلامیەت ئوسولی هەیە، قەواعیدی هەیە، مەقاسیدی هەیە. لەبەر ئەوە هەموو عەسرێک بە پێی گۆڕانی عەسرەکە تەشجیعی فکری موسڵمانانەکە بۆ ئەوەی ئیجتیهاد بکەن، بۆ ئەوەی مواجهەی ئەم وەزعی تازەکە دێت مواجهەی بکەن. چونکە فکری ئیسلامی ضروریە، عالم ئوسول و قەواعید و ئەمانە علوم لە تەقدیم ناکرێت بۆ عەوامی موسڵمانان، بۆ مثقفینی عام. ئەبێ فکر هەبێت. فکرەکە چییە؟ ئیجتیهادیە، ئیستینباطیە. فلە کولی عەسرێک تۆ ئەتوانی بە پێی عەسرەکە یعنی ئیسلامیەت نزیک بکەیتەوە بەرامبەر ئەم فکرانە. بەچی نزیکی ئەەکەیتەوە؟ بە ئیجتیهاد، بە ئیستینباطی فکری. فلەبەر ئەوە ئیسلامیەکان توانیان لەم عەسرە تا حەدێکی معقول، یعنی 100 ساڵ لە زمانی ئەفغانیەوە و محەممەد عەبدە و سەید ڕەشید ڕیضا و لە عالەمی ئیسلامی مفەکیرەکانی تر توانیان ئەم هینە مواجهەیەی فکری دروست بکەن، یعنی توانیان ئەم عەسرە تێبگەن و بیخەنە ناو ئوسول و قەواعید و مەقاسیدی ئیسلامی و حەلەکەی بۆ دەربکەن. لەبەرەوە تەماشاەکەی لە هیندستان محەممەد ئیقبال دەرەچێت، مەسەرەن ئەبولحەسەن النەدەوی، ئەبولەعلە المەودودی، وەحیدەدین خان، ئەو 4-5 یعنی مفەکرە گەورانە لە ئەوان توانیان لە تورکیا مامۆستا سەعید نونوسی دەدەسێ کە پێیانە گوت بەدیع الزەمان، عالیمێکی زۆر گەورە لە مەسەرەن بڵین لە میسر ولا ئەم بڵین میسر و سووریا و عێراق چەند مفەکرێکی زۆر گەورە دەرەچن. دوای ئەوە لە شیمالی ئیفریقیا، یعنی لە هەموو شوێنێ توانیان ئەم فکری ئیسلامی بگەێنە ئەم یعنی ململانەی کە لەم عەسرە دروست بوو لە مابەینی عەولەمەی غەربی وخاصەتەن ئەمریکی و فکری ئیسلامی. توانیان یعنی لێرە دەریبێنن. ئێستا تۆ لە ڕسائیلی نورە خوێنیتەوە لە تورکیا تەماشاەکەی هەموو حلولی مشکلاتی ئەم عەسرەیە. بەڵێ، بۆ ئەم قۆناغەش کە گۆڕانکاریە خێراکانی دنیا و تەکنەلۆژیا پێشکەوت و ئەمە هەر تەواوە؟ بەڵێ تەبیعی دنیا تەتەوڕەکات.
ئیسلامیەت زۆر ئەزانێت زۆر فراوانە و مەجای ئەوەی داوە کە مسلمانان لە هەموو عەسرێک یعنی بڵێن حەزارەت پێش بخەن یعنی بەشداری بکەن لە حەزارەتی غەربی جانیبی مادی کە پێشکەوت مسلمانانیش ئیستیفادایان لێکرد ئەمە ئیسلامیەت تەشجیعی ئەمە ئەکات لە ئوسوول و قەواعیدیە. بەڵێ ئێستا لە ناو ئەحزابی ئیسلامیا لە عالەمە بە تایبەتیەوە تورکیا سەیرەکەی مەغریب سەیرەکەی و هەندێکش لە کوردستانی خۆمان پاشگیریەکەیە کە پاشگیری ئیسلامی ئایا لە ڕوانگەی فکری ئیسلامی و لە تەسمیە یا ناونانی حیزبێکی ئیسلامی ئەم پاشگیرەی پێوە بێ یا پێوەی نەبێ ئیشکالێکی هەیە؟ من طبیعی لە واقعی کە خۆم تیاژیام کە ڕئیسی حیزبی ئیسلامی بووم لە پاش احتیلال ئەو 2 ساڵە 3 ساڵەی کەوا مباشرەتەن من ڕئیسی حیزب بووم دوایی بوومە ڕئیسی مەجلیسی شورای مرکزی بۆم دەرکەوت کە لەم عەسرە جائز نییە شەرعەن تۆ بێی حرەکەیەکی سیاسی کە معالەجەی ئەم عەسرە ئەکات بڕێن بە ناوی ئیسلامیەتەوە دای بنەی چونکە تۆ نابێ حیزی ئیسلامیەت بکە ئیسلامیەت دێنێکی زۆر گەورە و فرامانە ناتوانی حیزی ئەم ئیسلامیەتە بۆ خۆت بکەی نە تۆ ئیستیفادەر ئیسلامیەت ئەەکەی مەرجعیەتەکەت ئیسلامیەت ئەبێ بەڵێ کولی ئینسانێکی مسلمان مەرجعیەتی چییە بۆ فکر ئیسلامیەتە ئەمما تۆ بێی حیزبێکدا بنەی بە ناوی حیزبی ئیسلامی عێراقی من بەون کە زۆر غەڵەتە و شەرعەنیش لە ڕێئی منە نابێ ئەوە ببێت. ئێستا مەسەرەن لە زمانی خولەفای ڕاشدین قەت ناوی دەوڵەتکەتیان نەنا دولة الخلفاء الراشدين الإسلامية يا الدولة الأموية الإسلامية يا الدولة العباسية الإسلامية يا الدولة العثمانية الإسلامية نيانا أوان حتى لمذاهب كانش كزنيتواني لناحيي حضاري لناحيي فكري لناحيي سياسي لناحيي دولتي ادعاء أوبكا كمن مسلمانم هر من مسلمانم يا من تسمية كم بوخم احتكار كردوه بەڵام ئێوە چۆن ناوی حیزبی ئیسلامی عێراقی بوو؟ بڕێ ئەخر ئەوسا ئێمە حقیقت ئێمە سەبەبی ئەوە نەبووین ئەو برایانەی کە لە خارج بوون لە زمانی بەعەس نەیانتوانی بێنەوە عێراق ئەوان حیزبیان دانا بە ناوی حیزبی ئیسلامی بە ئەتیباری لە ساڵی 1960 کە شعبی عێراقی بوونە 2 بەشەوە برين اتجاهي ماركسي وشيوعي واتجاهي قومي وإسلامي فأويان دانا بحزب إسلامي عراقي دايانا أوسا فإعادة كردني لباش 40 سال يا 50 سال غلط بو أوان دايانا هاتنا موصل نيانتواني بين العراق تلفونا كان يشهمو وسائل اتصال قطع بوبو نمان زاني إيما هاتنا موصل إعلاني حزبكي خويان كرد ئێمەیان زۆر ئیحراج کرد ئێمە فکرمان وابوو لە بیدایەتی بڕێین احتیلال دانیشتین وەزعی خۆمان بەحث کرد وەزعی مجتەمەعی عێراقیمان بەحث کرد فوتبال ئێمە نابێ حیزبێکدا بنێن بە ناوی ئیسلامی ئەوە کۆن بوو غەڵەت بوو یا غەڵەت نەبوو ڕۆیشت ئینەما ئێمە 6 مانگ 10 ساڵێک ئینتیزارەکەین بزانین وەزعی عێراقی چۆنە بێت اینجا حیزبێکدا ئەنێن بە شەرتی ئەوە بە ناوی ئیسلامیەت نەبێت فەوان هاتن لە مووسڵ ئێعلانیان کرد ئێمەیان ئیحراج کرد و من لە پاش ئەوەی کەوا بڕێن لە واقع بۆم دەرکەوت کە ممکن نییە چونکە تۆ لە سیاست هەمووی تەغیرە تۆ مەسەرەن من بەنسبەت خۆم بەیانی تەسریحێک مەدا بۆ شەو سەیرم کرد نە ئەبوایە ئەو تەسریحە ئەبێ بیگۆڕم بزانە
كوابێ لێرە بووە فکری ئیسلامی نەک ئیسلام کە دین کە شریعەت کە ئەوها فلەبەر ئەوە من پێم وتن دای بنێن ئەوە تەغیر بکەن تا ئێستا تەغیریان نەکردووە لەبەر ئەوە پاشکەوتن. ئەو ماوەیە کە تۆ سەرۆکی حیزبی ئیسلامی بیت ئیشت بۆ نەکرد لای بەی پاشگرە ئیسلامی آخر من لە پاش ئەو تەجریبەیە بۆم دەرکەوت ئەمە غەڵەتە. لە پاش ئەو 2 ساڵە 3 ساڵەی کە من ڕئیسی حیزب بووم ئەمینی عامی حیزب بووم دوایی بوومە ڕئیسی حیزب لە پاش ئەوە بۆم دەرکەوت نە ئەبوایە ئەوە مام یعنی پێشترە و قەنەعەتت نەبوو ناوەڵڵا ئەو قەنەعەتەم نەبوو بەڕێ هەمان بوو لاکن بەو نەوعە نەبوو لەبەرەوە من بەیانم دەرکەوت فتوام دەرکەوت وتم حیزبی ئیسلامی بە ناوی ئیسلام دانان حیزبێکی سیاسی نەک جەماعەتێکی ئیسلامی مثلا بڵێن جەمعیەت الثقافة الإسلامية جەمعیەت الفکر الإسلامي ئەوە نا ئەو بەس حیراست نییە فکرە لكن بەڵام ئەگەر حیزبێک لە سیاسەتی ئەمڕۆ ئیش بکە لەم واقعە نابێ ناوی خۆی بنێ ئیسلامی ئەی مسلمانەکانی تر لە حیزبەکانی تر بەڵام دکتۆر ئەم بۆچوولەی تۆ خزمەت بە ئەلمانی و نەتەوەیەکان ناکاکەڵە ئیسلام حیزبی ناوێت من ئەڕێم مەرجعیەتەکە هەر ئیسلامیە دەمێنێت مەرجعیەتی حیزبێکی ئیسلامی لەسەر مەسەرەن مەسەلەیەکی اقتصادی قسە بکات غێر ئەبێ مەرجعیەتەکە بزانێ ئیسلامیەت چیە ڕەئی لێرە بەڵام من نامەوێت لێرە ئەم بەرنامەیە بکەین بە مناقەشە حیزبێک کە مافی هەبێ مارکسی و چەپ بێ ئەلمانی بێ نەتەوەی بێ بە ناوێکی کوردی و ناوی خۆی بنیا دیموقراتی یا نیشتیمانی یاچی بۆچی یەکێک کە تەبەنی لە ئیسلام کە وەکو تۆ فەرمووی ئیسفادە لە سەرچاوەکانی ئیسلام کە ئەفکاری ئیسلامی کە بۆ ناسنا و شوناسی ئیسلامی بە ناو نیشانەکەیەوە نەبێت نابێت چونکە ئیسلام دینێکی فراوانە دینێکی فراوانە لە هەموو شتێکا ڕێیەیە هەمووی سیاسەتە ئیسلامیەت دینی ئیسلامیەت غەڵەتە بڵێ السياسة جزء من الإسلام إسلاميات كدينك همو سياسة شوكا إدارة شيء قيادي مجتمع شيء سياسة نية لهموش هر سياستها لبرو بيغمبر صلى الله عليه وسلم فرمت كان أنبياء بني إسرائيل يسوسون أممهم زانا شوكا السياسة هي إدارية كل إداريك أبي مرجعيتي هبيت إداريشي ماركسي مرجعيتكي ماركسية إداريشي علماني مركزيتي مثلا أبيش مركزيتي خوي هي فلبر أوا نابيت تو حزبشي سياسي بناوي إسلاميات داي بري الحزب الإسلامي العراقي چونك السياسة هموي قورانا باشا دكتور ئەگەر ناسناوە بڵێن وێنەکە بڵێن یا تایتڵەکەی ئیسلامی بێ بەڵام ئەوەی تۆڵی ئیسفادە لە ئیسلام کۆک و ممارەسەی کار و جەوهەر وەکو ناوەڕۆک ئیشی لەسەر ئەوە بکە یعنی ئەمە ئیشکالێکەیە بەریەکەوتنێ ئیشکال نابێت چونکە بۆچی تۆ مەسەلەن ناوی خۆت ئەدەی حیزبی عەدالەتی ئیسلامی مەسەلەن یعنی کۆمەڵی وەکو ئێوەکە کۆمەڵی دادگەری ئیسلامی جماعتي كومل كرديانا كوملي دادگاري كردستان قيناكا با اسمه شي بونا معبد اما او داد دوري شون اي جريد ابيك انساني شي مسلمان منو حتى حزب علمانيا كان او اسلامياني كان لنا اوان ابي تماشاي او كان او تصرفاتاني اي كان مجتمع موافق دينك يتيانا أوش هي بابراي تو أما ديني الشيا قطعياتي تيايا ظنياتي تيايا قطعياتك نابية تجاوزي بكي بەڵێ کۆمەڵ لە کۆنگری چوارەما پاشگیری ئیسلامیەکەی لێ کردەوە کردی بە دادگەری بە بڕای تۆ کارێکی باشی زۆر کارێکی باش بوو زۆر کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی چۆن بوو کۆمەڵی خۆی سەرەتا کۆمەڵی ئیسلامی بوو لە کۆنگری چوار بوو بە کۆمەڵی دادگەری ئەمە زۆر واقعی بوو زۆر ڕاست بوو و ئەمە حەلی ئەو هینا ئەکات ئەو مەسافەیە ئەکا لە مابەینی ئیسلامیەکان یعنی ئەبی کە ناوی خۆی بە ئیسلامیەت دێنێت ئەی باشە
زۆر هەیە لەناو حیزبێکی بڕین حیزبێکی دیموقراتی یا حیزبێکی نابڕێن ئەلمانی يعني بنابێکی تر مثلا حزب العدالة الاجتماعية شي تايا إسلاميتش عدالة اجتماعية حزب العدالة والتنمية مثلا أويك لتركيا هي لمغرب هي أو طلبكاني من لمغرب همو كوقتي خوي أو حزبي عندنا بمني عن قدتهم زور باش پێت وایە دکتۆر یعنی ئیسلامیەکانی تریژ لە کوردستان هەمان شێوەی کۆمەڵ بکەن کارێکی باشە ئەبێ من لە ڕێی من ئەبێ ناوی خۆیان بگۆڕن چونکە نابێ چونکە ئەمێ ئەبێتە مشکلەیەکی زۆر گەورە بەڵام بە پێچەوانەشەوە ڕایەکی با بڵێن بە سەلەفیە ئەوەی کە زۆر خۆی بە پابند بە دینەوە زانێ ئەڵێ ئەم حیزبە مادام پاشگیری ئیسلام لێ کردوێتەوە بەرەو ئەلمانیەتە چێ وردە لە ئیسلام دوورەکەوێتەوە ئەوە ڕاستە نا ئەمە علاقەی نییە بە ئیسلامیەتەوە من مهم ئەوەیە يعني حزبك بناويشي برين أم دنيوي وكو عدالة التنمية عدالة الاجتماعية حزب كذا ليرة أو حزبانا مسائل دنيوية هم إسلامية رأيتها هي هنالي من أما فتوى إسلامية تقم مثلا لكومالقايش إسلامي بنوك نابي الربوي بيت خوي شو كإسلامية خوي نظامي هي أما لقطعياتها أما لكن الإسلاميات أتوانم بيد بري لساتاي إسلاميتي إسلاميات هشتاي فقهي إسلامي شريعتي إسلامي همو لواقعي شكات هناك همو لواقعي شكا ببيع أوي برين أما إسلاميات أم يانا بله أدبياتي بزوتنوي إخوان مسلمين پشتواني أم بوچوني توكات بلي لا من أوان علين إيما حزب نيل إخوان المسلمين علين إيما جماعة الإخوان المسلمين أما أوبول مصر بيش حفتا صال إمام حسن البنا ويستيان وكيدا بنين أواننا وخوينا حوهشت كزبون وتيان نحن كلنا إخوان مسلمون إيه يا ريت أو نبوايا أما أبوه أما هنا كي أوان خفيف ترى لا حزبي سياسي شو أوان رأي ما حزبي سياسي ني لبرا ولا مصر لبيش أو انقلابي مصر كمحمد مرسيان انتخاب كرت إخوانا كان حزبي سياسيان دانا نقبناوي إخوانا وابو أو هاتنا يعني تو تقبلي إخوان أوندي أفكار ولا سياسة دنيا ننا أوان همو إسلاميات همو سياسته شو كسياسة شيء إدارية حزبي سياسي يعني إخوان آخر لا حزبي سياسي نقبناوي إسلامية دايانا شيان حزب الحرية والعدالة دايانا حزب الحرية ما بس شلون إخواني دايقنية بلين مصر بس ولاتاني تري سبولنا لكردستان أحزاب سياسي إسلامية يعني تبني لفكري إخوان مسلمين شكان لا من ناموها نابين بناوي إسلامية بيدوا إسلامية صريح أما تو كم إنسان شي مسلمان يستمن حزب يقداني مثلا حزب الديمقراطي كذا أبيهم لكومرقايا شي مسلمان يعني بقر يموا كمسلمان كيما همي مسلمانين يما نارين أما فتوايا حقي أومانية فتوى علماء إذا أما أبي مراعاتي أو بكين كإمام مسلمان نابي ديني قطعياتي دينك تجاوز بكين وهي مسألة بلى بحش دسوش أم حزب علماني أنا كإستهيا العالمي الإسلامي تجاوزي قطعياتي إسلاميتي ينكردوها أرين فصل الدين تماما عن السياسة لا سياسة في الدين ولا دين في السياسة شو أنا بيقول بكل سنة كومرقايشي مسلمان أو قسيب كان بمعنى كردستاني شو أما إيما كحزب شي كردستان وغير كردستان إيما كحزب شي برين سياسي بو أوان بونية بناوي إسلامية قصوفكين بناوي إسلامية علماء كان قساك بلى بلام دكتور تو يعني علماء كان أرين بحزب شي سياسي علماني إيوا مخالف في قطعيات إسلامية
کردووە لە کۆمەلگایەکی ئیسلامی. بەڵێ باسی تۆ باسی ئەلمانی کرد کە فەصلی دینەکە بۆنمە لە دەوڵە و لە سوڵتە و لە دەسەڵات. بەڵام ئێستا بۆ منە ئێمە لە کوردستانە ئەلمانیەکان ئەوە تا لە ناو حکوومەتە وەزارەتی ئەوقافیان هەیە، ئەوە تا یەکێتی زانایان هەیە، مەلایان هەیە، خەڵکیان هەیە، بۆ ئەمانە ئیشکال دروست ناکەن. ئەمە دلیلی ئەوەیە کە ئەم ئەلمانیەتەی غەربی بۆ کۆمەلگای ئیسلامیەت هیچ ممکنیە تەطبیق بکرێت، بە دلیلی ئەوەی کە وەزارەتی ئەوقاف هەیە، مزگەوتەکان حکوومەت مراجعەیە کات، بەعزێ فەتاوا هینەکەن، کەوابێ لێرە ئەم ئەلمانیەی کە لە عالەمی ئیسلامی هەیە ئەلمانیەت نییە. ئەمە حکوومەتی ئیسلامی بڵێن هینە وەکو بڵێن ناقسە، یعنی وەزعێکی ناتوانێت چۆنەکەن یاڵا. یعنی ئێستا قوانینی ئەحوالی شخصیە، يعني نظامي مثلا نظام الأسرة، نظام التوارث باري كاسيتي ونيا أو هم أول تطبيقك لا هم عالم كاتما علمانية خاطر غير برسيارة لا يعني علمانية كليريها مصطنعة، علمانية كي ناكاملة ناكامل وناقصة. إسلامية كرسها ناقصة شوكا أواني كناكن الأماكن شوكا إسلامية دينك متكاملة كاملة يعني. أما أويك من أرهم تو نابي ديني شي كامل بو خود بيك تناو حزب شي سياسي. أما تو حزب شي سياسي بوشي تو أجر يستمن وتم من زور إحراج أبو مثلا تصريح مكا أبي بيقورم عالمك سيرة سير بكن سير كان إسلامية كان دينك أقورم أو أنواع أزان القسكي من بياني إسلامية دبو. بەڵام دکتۆر بۆ واقعی کۆمەڵگەی عێراقی کە حیزبی ئیسلامی باسەکەی و بۆ کوردستانیش هەم بۆ حیزبە ئەلمانی و ئەوانەی نەتەوەین و بۆ ئیسلامیەکانیش هەز ناکەی واقعی کۆمەڵگەی عێراقی بە جۆرێ لە جۆرەکان مۆدێلە یاخود شێوازێکی تری سیاستکردن و حیزبایەتی و خیتابە خوازێ ئەمە لە ڕوانگەی فکری ئیسلامیەوە ئەمە جێ بێتەوە. ئەمە بزانە باب هەج ناوێدا بنێن ئەحزابەکان چۆن ئیژەکەن بیکەن و مساحەیەکی زۆر فراوان هەیە بۆ ئیجتیهادات اقتصادی، سیاسی، زراعی، صناعی بابیکەن. ئەمە هەموو ئیشی عەقڵە، ئەمە هەمووی عەقڵە. ئەمما کە ئەگەنە حکمێکی قەطعی ئیسلامی ئەبێ ڕاوەستن بۆ ئەوەی کە بڕێن مسلمانی نێمە. بەڵێ باسێکی تر کە زۆر گرنگە دکتۆر، یعنی ئیسلامیەت مەجالی داوە بۆ حیزبێکی سیاسی لە ناحیەی زراعی، صناعی، فکری، علمی، هەمووی عەقڵە، هەموو عەقڵی ئیستیعمار بکەن. ئیسلامیە ئەوە هەمووی ئیسلامیەتە. لێرە مشکلەکە ئەوەیە ئیسلامیەت بەباشی تێنەگەیشت. پێت وایە ئەمە کۆس بێ لە بەردەم ئیسلامیەکانی شاکە ئەوەی تۆ باسیەکە یعنی لە نێوانی ئەوان و کۆمەلگادا کۆمەلگایەک زیاد لە 90 مسلمانە، بەڵام ئەم لە 90 کەمینەیەکی لەگەڵ ئەوانە. ئەمە کۆس پێک نییە لە بەردەمیانە؟ کۆسبەکە لە هەر دێرە نییە لە هەموو عالەمی ئیسلامیە. ئەبێ ئەم کۆسبە ئێستا عالەمی ئیسلامی لە وەزعێکایە ئەوێت ئەم وەزعی کە هەیە، ئەم تەناقوضەی کە هەیە لە مابەینی علمانیەت و ئیسلامیەت ئەمە حەل بکرێت بۆ ئەوەی قەطعیاتەکە تەجاوز نەکرێت. بەڵام يعني حكمي قرآن، حكمي قطعياتي شريعة هيج حزبك هرسنت قيناك لستنوت عقلي استعمالك، لكن كجشت أو رادية نابي أو قطعية إسلامية، يعني حكمي قطعي إسلامية تجاوز بكريت. نابي يسد دواليزبيك يستمس من بيت بريم لقانون العراق كدشتي درس هين كان دستوري عراقي دابني أو شو من رئيس مجلس حكم أو نقطة مناقشة كذا أو نقطة لا يجوز يعني دين الدولة الرسمي الإسلام، لا، الشريعة الإسلامية إن مصدر أساس من المصادر
مصدر أساس ولا يجوز تجاوز القطعيات الإسلامية. بعضك لألمانيا كان لمجلس يقول يعني شون بأمام هوية دين والله من نرى هنا كم راوستان زور هلاقوين حوس هاي ساعد اجتماع ما نبو راموستان من رئيسي مجلس بوم وتم بابسين نان بخوين وتيان ناني عيشة تقريبا دوري سعادية قدو نانا كدان رابو شوين بين وتن باشا أجر لم كومرقايش إسلامي أم موضوع جنس بياو بوي هيلا بياو ما ربكات كش هي أمريكا يستلا غربي أو قبولة كل إسلامية تبي وتانا والله وتن باشا نيجي جمعة روجي جمعة نيجي جماعتها دولتك بوي هي أو برينا أو جماعة أو اجتماعات نابي بكري شوكا خطريت يا وتانا أوش ناتواني ولو يما نوش ناكين حتى بعد شفتي ولو يما نوش ناكين نابي أو وتم أو قطعياته والله كوابي وتيان كوابي يما نايزالين يما تصويت بك أيدين بو قطعيان ما بس أويك بيش يوتي الثوابت ها الثوابت الثوابت آخر قطعيات شيء ثوابت يعني أبي استلم كومرقاي إسلامية بقانون دربكي بري احتياج من مارا ناكات ماري شرعي هشكسي كرك رفاقتي لقر كشي كردو خلاص أي هنا تمارو وأدرانو زين ببي هجرة بيثيك هرو كل السويد بله أوي بيقومان بلام دكتور إما لسر موضوعي أوي أحزاب إسلامي للريف فكري إسلامي وزور وستاين برسيالي كتير هلو مجالاكم آية أبي حزب إسلامي كان يا أواني بناوي إسلام وأحزاب دروس كراوة مخاطبي كومالغا كان يا أوان بكونا جير قناعة بوچونا كاني كومالغا وببيتشوانا ولا خوارة وبوسروا أم دواليزمية شون شعر لا ما بزانا غلطك اللي ريها حزبي شي سياسي كذا مسألة شي زراعة إشكات نظامي زراعة يقدر أنا لما مثلا المؤسسات احتياج هناك بري أما إسلامية دوارت إسلامية عقلي داوبته ببيع همش تبري إسلامية تبخو أما دينه وأما لويا نقطة هنا بيت يعني استبزانا من طبيعي دولة صار سلوبيان صار همو علومي إسلامي تدريس كردو ولا جامعة أتوانم بريم فقه إسلامي لسطا هشتاي دنيوية أجر نواتج نبيت فلبد أوا أم مشكلة يا لإسلامية نابت تو مسائل دنيوية قسبك إسلامية ذكر مكة مهم أوي مطابق عدالة بيت يعني مثلا عدالة لا إسلامية للقرآن قضية كونية عدالة هم كونية خوي تبارك وتعالى عادل خلقي كردوها أبيك عدالة تطبيقك أتواني تطبيق بكات بهمو تشنك ناوي إسلامية ذكر نكات بلام إستا أحزاب كان مشاركة سياسية وعي كومەلگا لەو ئاستایە کە پاشگیرێکی ئیسلامی لێ کردەوە لە ڕووی دەنگ و هینەوە لە ڕووی متمانەی جەماوەرەوە پاشەکشە ئەکا ئایا ئەمە ئەکرێ بکرێتە حجە و پاسا و بۆ لانەبردنی پاشگیری ئیسلامی؟ لا ئەمە لێرە مشکلەیەک هەیە کۆمەڵگای ئیسلامیەت بە هەموو لایەکەوە ئیسلامیەت تێنەگەشتون لەبەر ئەوە تۆ ابتداء حیزبێکی سیاسی دائەنێ خەیناکە حیزبێکی سیاسی بە ناوی ئیسلامیەت دایمەنێ ئەمما تۆش ئەوێ مراعاتی ئەوە بکەی يعني من پێش 10 ساڵ لەوە پێشتر کە لێرە مناقەشەی لە مەجلیسی نیابی مناقەشەی هینیان نەکرد قوانینی ئەحوالی شەخسی بەعزێک لەوانەی کە برێن بێدینن زۆر بەناو موسڵمانن هەموونا طبعا کۆڵمەگا هەموو موسڵمانە و ئەم حیزبە ئیسلامیانە ناتوانی بڕێ ئەوی
ئاعزاکانی کافرن هەموو زۆری نوێژەکەن زۆری بەڕۆژووە بن ئەمما ئەم خەتەئە لە قەدیمەوە هاتووە کە ئێمە لەگەڵ حەزارەتی غەربی کە هاتی ناوەوە نەیانتوانی ئەو موزەوازەنە حەل بکەن نەیانتوانی حەلی بکەن اینجا لەوێ نامەوێ زیکر بکەم لەگەڵ یەشێکی زۆر گەورە قسەم کرد وتم چۆنە بێ ئەم قانونە مخالفەتی ئیسلامیەتی تیا بدە مخالفەتی قەطعیات وتی چۆن وتم لە نقطەی فلان و فلان وتی والله منیش قبولی ناکەم ئەوە ئەگەر بێتەکردم ئەوە من تەوقیعی ناکەم. باشەی و ئیشکالانە چۆن لە نێوان ئەحزابەکانە چارەسەرەکرێ ئەحزابی چی؟ ئەم بۆ نمونە ئەمەی کە ئێستا باسی ئەەکەین تۆ بۆ نمونە باسی ئەوە کە ئەڵەی کابراگەر لە حیزبێک بوو خۆ بڕای بەخوا هەیە بۆ نمە قورئانە خوێنێ عیبادەت ئەکا ئەمە کافر نییە بەڵام زۆر جار ناڵێم لە ئاستی قەراری حیزبەکانە بەڵام لە ئاستی تاکە چەمکی مەترسیداری تەکفیر دێتەکایەوە ئایا ئەو چەمکە چۆن ئەبێ ئەحزابەکان چارەسەرکردن بۆ ئەعزای حیزب نییە بۆ عولەماکانە عولەما فقط ئەتوانێ محکەمەی عولەما ئەتوانێ هیچ تەکفیر بکە تەکفیر من لە کتێبەکەم بەحسم کردووە قواعد التكفير في أصول أهل السنة والجماعة کەس ناتوانێت کەس تەکفیر بکات ئیمامی غەزالی ئەڕێ ئەگەر لە محکەمەیەکی لە زمانی ئەوە هەموو ئیسلامیەت هەبووە لە زمانی ئیمامی غەزالی ئەڕێ ئەگەر یەکێ بێنن لە محکەمەی ئیسلامی بە تەکفیر ئەگەر 99 دلیل هەبێت ئەو کەسەی کە لە قەفەس محاکەمە ئەکرێت دلیلی تەکفیری بێت یەک نقطە هەبێت تەرجیحی ئیمانی بکات ئەڕێ ئەبێ محکەمەکە ڕابوەستێت ناتوانێت تەکفیری بکات فەئەم تەکفیرکردنە لە نافەهمی ئیسلامیەتەوە بوو ئەم گەنجانە على كل حال بعض جماعات بعض مذاهب متشدد بەڵام تا ئێستا لە ئاستی حیزبەکانی کوردستانە ئەوە نییە وەکو ئاستی گوتاری حیزبی هەر لە ئاستی تاکە لەوانەیە وەکو تۆڵی گەنجەکانە زۆر جا هەندێک چەمکی تەکفیری وانە ئەوە جاهلن کەس ناتوانێت کەس تەکفیر بکات ونەخ حتى عولەماکانیش عولەماکان ئەگەر ئیجماع نەبێت محکەمەیەکی علمی ئیسلامی نەبێت هەموو قەواعیدی ئیسلام مناقەشە بکە لەگەڵ ئەوەی کە لە قەفەس ڕاوەستاوە کە ئەوە نییە ناتوانێت کەس تەکفیری ئەوە بکات ئەمما ئەتوانن عولەماکان بڵێن فقط بڵێن ئەم قانونەی کە دەرتان کردووە مخالفی ئیسلامیەتە نەک مخالفی اجتهاداتی ئیسلامی نەک قەطعیاتی ئیسلامی هەروەکو وتم يعني ئەو شخصەی کە پێم گوت شخصێکی بەرزە لە کوردستان من نامەوێت ناو زیکر بکەم یعنی کە زیکرم کرد ئەمە نابێت ئەمە قەطعیاتی هەموو مەذاهبی ئیسلامیە قەطعیاتی قورئانە چۆنە بێ ئەوە بکرێت دووسەیەک لە مەجلیسا مارکسین و یاخود بێدینن ئەیانەوێ هەموو شتێ بگۆڕن ئەی بەقیە ئیسلامیەکان کۆمەڵگای ئیسلامیەت وتی والله ئەوە ئەگەر ئەو قانونە بێتەکەن من ئیمزای ناکەم ئەگەر ئەوانە نەگۆڕێت بە پێی ئیسلامیە بەڵێ جیاواز ئەم عالەمە هەموو کافرن نین بابە یعنی ئەمانە ئێمە تۆقەی ناکە ناوت چیدا ئەنەی دابنێ لە کوردستان بڵێ ئەمما وەمەجاری ئەوەشت هەیە لە 180 90 فقه ئیسلامی مەجالت ئەداتێکە بە عەقڵ هەموو حەل بکەی بەبێ ئەوەی زیکر بکەی دین ئەمما تۆ لە باردەم تا قەطعیات هەیە لە ئیسلامیەت نابێتەوە ئێستا لە قەطعیاتە ئەتوانی تۆ لە هینا یعنی بڕێن دەرسێدا بنێن طبیعیاتی ئیسلامی ئینکاری خوا بکەی لە مەکتەبەکان ئەوە ئەبێت ناواقعیە ممکن نییە ئەمما کەمال ئەتەتورک کردی بۆ چونکە ئەو ئیتیحاد وەتەرەقەی کە هاتووە لە پاش ئەوە ئەم ئەلمانیەی ئەوە ئەلمانیەیەکی
لا ديني بو شوك علمانية لأوروبا حيادية يعني محاربي دينك كات فكرش مجالش أدالة أوانيكا همو كاتم دو جۆرە مۆدیێلە علمانی ئەوروپا و ڕۆژەڵات جیاوازە جوازة يعني أو ألمانية حيادية كالغرب هي العالم الإسلامي لزوري تطبيق نكرة لتونس بحيث رئيس تونسي أوصى للرمزان بورقيبة وتي أي عمال كان بروجومة بن شوكا ڕۆژیەتان بگوازنەوە بیگۆڕ أو من أو أي خوم هاتن عالمي قولي أوسى طاهر ابن عاشور صاحب تفسير لهمان التنوير عالم مش زور قول أبوه يعني إمام مش قول أبوه هاتن وتيان ورا التلفزيون أقر قصي بكي تأييدي بورقيبي بكي وتي باشا ديم عالم كوايان زاني كيستقصى أكاو تأييدي كهات التلفزيون وتي اللهم إني أشهد إن الله صدق وبرقيبة كذب سيزار تكراري كردوا أو آخر من أوقصة لسان أوقصكم قطعيات إسلامي نابي تجاوز بكن شو كمسلمان كومالك داري كمسلمانة نابيت بله باش جیاواز لە تایتڵە ئیسلامیەکە بەکارهێنانی کۆمەڵە چەمکی مقدس یا ئەوانەی کە لە ناو ئیسلامە لە ئاەت لە فەرموودە لەوەی کە مخاتەبەی کۆمەڵگاکە خۆ ئەمە ڕەوایەتێکی تەواوی و ئاساییە ئەحزابی دینی ئەوانە بەکاریان بهێنن مەڕێ ئەحزابی دینی ئێمە ئەڵێن ئەحزابی دینی نابێ بە ناوی ئیسلامیەت بڕێ من ئیشەکەم یعنی چۆن ئەڵی نوێنەرایەتی ئیسلام بکە ئەوە ڕێی تۆیە وەکو خۆت بەڵام ئایا هەموو عولەمایاندا کە سەر ئەم بۆ چوونن يعني مرجعيتي همو حزب كان حتى أبي من علماني أبي راب وستت استيش العلمان كان سليماني أو روجا ديتم أري من الله القرآن الرسول قطعية هنا خط الأحمر لكنم قيناك أري خط الأحمر باش أي بو تطبيق هناك يا مقصة كمان لسر أويا تو أجر رئيسي حزب شيء أري من طبعا استنارن ألماني نيما أنا حزبك أنا الديمقراطية الاجتماعي نتوي قيناك بمنت أو نوانا إيش بكن لم دنيا خزمتي عالم بكن مثلا يعني راس من لقى العالم تصرفي بمال المسلمان نكن ميزانية مسلمان مثلا أما هم عدالتني شو حزبك أمر بزكاة إنسان شي عاقل فيلسوفك عالمك رف زكاة كوا عدالتها به كأم كومرقاي يعني كومرقا خزمت بكن بلام دكتور استابونا أحزابي إسلامي كأميتو باسك منا عدالتي قورخ كردن نبوني خزمة جزاري بو خلق ديد لجنجيني إسلام سود ورقلتو عدالتي إسلام كاتا خطابي بو أوي كداوي كابو كومالقا أبي ماتش إشكاليتي كتابي أو عدالته بابيكات هموشتك يا أخو بناوي إسلام ولا إسلام لا سرچاوي إسلام هلا جوزه مزانة أيكات يعني حتى شرط جنيه ليكشش إسلامية أو علماء كان تقديرية كان أما إسلامية يعني أما جلسر اجتهادي علماء دروز نبون دواجار بزانة خو اجتماعي أبي خويا نيلين شو أو إثباتي كرت كمان حزب شيء سياسي بري ممكنة مذكرة بدن بحكومة برين أوام مخالفة أما شيء أبيته حاكم علماء كان دكتور إشي تقبليغي إسلامية كدين كامل أو واجب علماء بلام تولى بشي بيشوي ليش أرين شيرين أرين علماء نابت هني سياسة بكات
یەکەواتە ڕاستەوە ئیشی عولەمایەتۆ لە بەشەکانی تریشا باسی شمولێتی ئیسلامت کرد کە سیاسەتە حرەکەت جوڵەیە هەر بۆ خۆی ئیجتیهادی دروستکردنی ئەم ئەحزابانە جۆمێشێ لەوانە بوو کە عالیمە و لە سیاست ئیشەکەن ئەڕێن نابێت نە ئەمان تەدەخولی ئەمە بکەن نە ئەوان تەدەخولی بکەن ئەمە سیاسەکان تەدەخولەکەن نابێ ئەوانی کە تەدەخول بکەن بەڵام ئەمە ئێمە لەم ململانیانە لەما بینی لە ڕەئی منە ئەم ململانیای بینی ئەحزابەکان کە ناویە خۆیان ناوە ئیسلامیەت و برین ئەحزابی دنیاویەکان کە لە واقع ئەلمانین مەسەلەن ئەلمانیەشی تەواو دین و ئیسلامیەشی تەواویش دین ئەمە ئەبێ حەل ببێت چێ حەلیەکە ئەمە ئیش بکە لەم دنیاە هەموو ئەوە ئیسلامیەتە خزمەتی کۆمەلگا هەموو ئیسلامیەتە ڕاستە تا ئەگەر نەیڵێ دکتۆر ئەمما ئەگەر شتێک بوو خلافی تێکەوت ئەمە ئیسلامیەتە قەتعیە ئەم شتە مخالیفی ئیسلامیەتە ئەمنا عولەماکان ئەبێ بێنە گۆڕێن باش ئەمە مخالیفە ئەمە موافقە دکتۆر خۆت شارەزای لە مێژووی ئیسلامیەکانی کوردستانیش ئەوانیش لە ئەنجامی ئیجتیهادی کۆمەڵێک زانای ئاینی هەم خۆماڵی هەم دەرەکیە دروست بوون و فتوایان بۆ دراو هەبوون یعنی بۆچی ئەبێ ئەمانە لە زەبینەی واقعا لە ئێستا پێداویستی کۆمەڵگا بزانێ ئەوەی قسەی کە منەکەم تازەیە هی 50 ساڵ نییە بڕێ ئەوە لە ئەمما من ئەڕێم لەمە بەدووە تەجریبەیەی کە من دیتم نابێن ناوی خۆمان بڕێن ئەگەر جەماعەتێک تەسیس بکەین حیزبێک بە ناوی سەریحی ئیسلامیەت ناتوانین ئێمە بە ناوی ئیسلامیەتەوە قسە بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر موحسین عەبدولحەمید من کۆتایی بە بەشی سێمی بەرنامەکەم دێنم. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی سێمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ دکتۆر موحسین عەبدولحەمید تاوەکو بەشی چوارەم بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموولا.